جار بچیتە بەغدا دواتر بچێتەوە ڕەواندۆز لەبەرەوە میر محەممەد ئەوەی ڕەت کردەوە لێدا بڵێن ڕیچارد وورد بە تایبەتی سەفارەتی بەریتانی چاودێری وردی میر محەممەد دەکەن و نامەیەکی لە بۆ نێرن کە دەڵێن هەتا ڕیچارد ووردیش نامەی لەلایەن سەفارەتی بەریتانیەوە بەدەست پێکاتن ئەڵێ دەبی بە زووترین کات خۆت بگەینە میر محەممەدی لە ئەستەمبۆڵ کەوا ڕووسەکان هاتوونەتە سەر حدودی بێرنشینی سۆران مەتقەی بە تایبەتی حاج عومەران لەوێ کە دەیانەوێ بێنە ژوورێ واتە بێن فراوانخوازی ئەنجامدەوە ئەو ناوچەیە لە بۆ ئێرانیەکانیش بگرن و دەستی بەسەردا بگرن بۆیە ئەڵێ دەبی ئەتوو بە زووترین کات بگەی میر محەممەد و میر محەممەد بە زووترین کات بگاتەوە ناوچەکەی خۆی و بەربگریتن لە هێزی ڕووسەکان و ئەوە تەوان ئەو پەیامەکە کاتە میر محەممەد ئەڵێ من ئەوە ڕۆژی جومعەیە لەگەڵ سوڵتان مەحموودی دووەم ئەچم لە بۆ نوێژی جومعە و ڕۆژی شەمەوە ماگەڕێنەوە ئەو کاتە لە بەهاری 1930 بەڵام لەوێ سوڵتان مەحموودی دووەم دوای ئەوەی کەوا پلەی پێبەخشیت و بەڕێەکرێ پێش بەڕێکردنەکەی پێڵێ دەوی بگەڕێەوە بەغدا و لەوێ عەلی ڕزا پاشا ببینی دواتر بگەڕێەوە ڕەواندۆز بەڵام میر محەممەد ڕەتەکاتەوە وەکو ئەوەی کە عەبدولقادر ڕۆستەم بابان کە ئەجاری تۆ لە کتێبەکەی باسەکاتن میر محەممەد لە بۆ ئەو ناوچەی کە بڵێ پێدا تێپەرتاگاتەوە ئەماسیا نزیکە تا گەیشتنی ئەماسیا دوو جار نوێنەری سوڵتان مەحموودی دووەم پێگاتن کە ئەو بچیتن لە بۆ بەغدا اینجا بچیتەوە لە بۆ ڕەواندۆز بەڵام ڕەتەکاتەوە جاری سێم کە سوڵتان مەحموودی دووەم کە تەتەرەکەی نێریتەوە پێداڵ لەگە لە جاری سێم ڕەتی کردەوە بە والی ئەماسیا بڵێ میر محەممەد گڵ بداتەوە تاوەکو سوڵتان خەبەری پێ ئەداتن بەڵام لە جاری سێمیش میر محەممەد ڕەتەکاتەوە کە بڕواتن لە بۆ بەغدا ئەوە لێرەدا چارەنووسی میر محەممەد لەگەڵ ئەو کەسانی کە بەنهێنی ڕاستپێردراون لە منشینی سۆران کە چاودێری میر محەممەدیان نەکرد ئەوانیش میر محەممەدیان لێون بۆ واتە گڵ درایەوە و دەست بەسەر کرا و بەپێ ئەو بەڵگەنامانەی کەوا دواتر لە دەوڵەتی عوسمانی بڵێن بڵاو بوونەوە لە ئەرشیفی عوسمانی کە سینان هاکان لە کتێبەکەی لە بەرخودانی کوردان 1970 لێ ئاماژە بەوەیەکە کە میر محەممەد نێردراوی لە بۆ دوورگەی شومنۆ دوورگەی شومنۆ کە لە نیمچە دوورگەی بەڵقان لێ کە با بڵێن لێ دەست بەسەر کراوە تاوەکو مردووە چووکەلۆ لە بەڵگەنامەکە دەڵێ لە 26/12/1938 ناوی میر محەممەد بەوەکو وەفات هاتێ ئەگەر ئەمە تەماشا ئێستا دوورگەی شومنۆ بکەین لە مەنتقەی بولغاریا لە ناوچەی بەڵقاندا دەبینین ئەو ناو مەنتیقەیە زۆر بە قەڵای سەربازی بوو لەوانەشە میر محەممەد وەکۆی کە باوە دەڵێن کە خنکێنراوە و خراوەتە دەریای ڕەش ئەنەوەتە لە دەریاوە کە ڕۆیشتون دەبێ بە دەریای ڕەشدا لە مەنتیقەی ترابزۆن لە بەندەرەکانی دەریای ڕەش کە شاری ترابزۆن دەکەوێتە سەری دەبێت لەو بەندەرانە بڕواتن کە بە دەریای ڕەشدا دەکاتە دوورگەی شومنۆ واتە دەرێر لە نێوان ترابزۆن و دوورگەی شومنۆدا دەریای ڕەشەیە لەوانەیە بەپێ بەڵگانەی کە باسەکرێ بەپێ نووسینانی کە دەڵێن خنکێنرا و خراوەتە دەریای ڕەش ئەوە ڕێی یەکەم ڕێی دووەم دوای ئەو بەڵگەنامەی کەڵێ میر محەممەد دوور بخرێتەوە لە بۆ دوورگەی شومنۆ خرابێتە دوورگەی شومنۆ و لەوێ زیندانی کرابێ و یان دەست بەسەر کرابێ و تا مردنی لە مردنەکەیەوە کە دەڵێ ڕۆژی 26/12/1936 ئەمە لێرە بۆمان ڕوون بۆڵە کە میر محەممەد ڕۆیشتنی بەویستی خۆی بووە و ڕۆیشتنی لەسەر داواکاری بەریتانیەکان بووە و لەسەر ئەو ئاشتەواییە بووە و لەسەر ئەو سوێندەی وە کە محەممەد ڕەشید پاشا لە بۆی خوێندێتەوە و دەستی لە بۆ قورئان داوە کە ئەگەڕێتەوە بە سەلامەتی و بە سەلامەتی بە سەلامەتی ئەگەڕێتەوە ڕوانزووە پلەی پێدراوە بەڵام لێرەدا چەند ڕووداوە کڕۆدەن مەسەڵەن لەوانە محەممەد ڕەشید پاشا لە دیاربەکر وفاتەکان لەوان دەڵێن لایەن دەوڵەتی عوسمانیەوە ژەرخوار کراوە چونکە هەرێکە لە والی بەغدا
وکە بە پلەی وزیر بوو هەموو والەکانی بەغدا پلیان وزیر بوو چونکە پێشتر ئەوانەیان وزیر بووە لە دەوڵەتی عوسمانی یان سەرۆک وەزیران بووە کە پێیان بوو سەدری ئاعزەم لە کار خراوە بۆ تعویزکردنەوەی لە ڕووی معنەوی پلەی وەزیریان داوەتەوە و کردیانە والی بەغدا و پلەی لە هەموو والەکانی عێراق گەورەتر بووە واتە سەرپەرشتی هەموو عێراقیشی کردیە ئەو کاتە بە کوردستانی باشووریشەوە کە دواتر بتە بەشێک لە عێراق ئەوە وای کردووەکەوە ئەوان لێی بترسن زۆر لە میر محەممەد بترسن والی بەغدا عەلی ڕەزا پاشا و والی سێواس ئەوانە بە شێوەیەکی زۆر نهێنی نامەیان ناردووە لە بۆ سوڵتان مەحموودی دووەم کەوا ئیزنی میر محەممەد پاشا نەداتن بگەڕێتەوە کوردستان ئیلا ئەگەر بێت و بەلایەواندا تێنەپەڕێتن ئەگەر بەهاتە میر محەممەد بەلایەواندا ڕۆیشتووە لەوان هەمان ئەو چارە نووسی هەبوو کە ئەوان بڵێن دواتر لەسەر دەستی دەوڵەتی عوسمانی بڵێن تووشیان و هەندێک کەس هەندێک لە توێژەرەکان باسیەکان کە سەرۆکۆزە کوردەکان بوون هۆی فەوتاندنی میر محەممەد ناخێت لەبەرەوەی میر محەممەد بە پێی خۆی چوو ئەو پێی خۆش گەڕا بەڵام لە نەتیجە و کۆی باسم کرد وەکو عەبدولقادر ڕۆستەم بابان باسە کاتن لەو کتێبەی ئەو بۆ 3 جار بۆ 4 جار ڕەتی ئەوەی کردەوە کە بچێتە بەغدا واتە چوونەکەی و هاتنەوەکەی بە ویستی خۆی بۆ کە قەنەعاتی بۆی بۆ کە ئەگەرێتەوە ناوچەکەی خۆی و ئەو پلەی کە بەرزترین پلە بووە دوای پلەی موشیر کە لە سەربازی کە پلەی سەربازی گەورەی پلەی فەریق لە دەوڵەتی عوسمانی لە دوای پلەی موشیر بووە واتە میر محەممەد بە یەک لە بەرزترین پلەکانی سەربازیش لە دەوڵەتی عوسمانی پێبەخشرا و ئەوش ڕەتەکاتەوە کە مامۆستای خەتێ یان مەلای خەتی کە بەوە بەناوبانگە کە فتوای دابتن کە شەڕی دەوڵەتی عوسمانی نەکرێتن و ئەوە ئەو بەڵگەی تاوەکو ئێستا وەکو بەڵگەی مێژوویی وەکو نووسین کە نووسەی لە بەردەستدانیە چونکە هەموو فتوایە کە ئەدرێتن بە شێوەی بە کۆم وەکو سەنەدێکە کە پاڵپشتە بە ئایەت و بە حەدیسی یا با بڵێن بە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بیتن و دواتر بە ڕاوێژی زانایان و لە بینای ئەو زانایانە هەموو نووسراویان زانای ئەو ناوچانە و ئینجا فتوای ئەو کەسە ئەنووسێتن کەواتە ئەمە تاوەکو ئێستا وەکو بەڵگەی ڕسمی وەکو بەڵگا ئەتاسو ئەو فتوایمان لە دەستدانی و کۆی مامۆستا حوسێن حوزنی موکوریانی لە کتێبەکەی باسەکاتەوە چەند جارش کەش ئەوە پێشویش باسکرایە بەڵام ئەوە لە ئەنجامی ئەو جۆرێک لە دڵێشان بووە لە نێوان بنەماڵەی یاخباڵ مامۆستا حوسێن حوزنی موکوریانی و هەروەها بنەماڵەی مەلایکەتەوە کاتێک کە مامۆستا حوسێن حوزنی موکوریانی لە ڕەواندوز بووە ئەو لەوانەیە ئەو جۆرێک لە دڵێشانەیان ساردبوونەوەی پەیوەندی جۆرێک لە کاریگەری هەبیتن لە نووسینی ئەوەی کەەوە بە فتوای مەلایکەتێ نووسینی سۆران ڕووخاوە یاخود باڵێن میر محەممەد خۆی تەسلیم کردەوە بەڵام نەخێر بەڵکو بە پێی بەڵگەنامەکانی بەریتانی میر محەممەد لە سەردەستی بەریتانیەکان بە تایبەتی کاریگەری ریچارد خۆی تەسلیم کردەوە بە تایبەتریش ئەو سوێند خواردنەی کە بە قورئان کە محەممەد ڕەشید پاشا باڵێنی پێدا کە ئەچیتە ئەستەمبوڵ و ئاشگەڕێتەوە و دەبێتەوە حاکمی فعلی ناوچەکەی خۆی ئەوە هەموو ئەوە بوون کە میر محەممەدی هاندا کە بچیتەوێ و بەڵام چارەنووسەکەی ئەوەیە کە تاوەکو ئێستا ئەو دوو ئەوەیە کە لە مێژوو باسکراوە ئەوەتە لە دوورگەی شومنۆ لە نیمچە دوورگەی بەڵقان لێ وەفاتی کردو کە ڕۆژی وەفاتەکەشی نووسراوە و دیاری کراوە یاخود پێش گەیشتین لە بۆوێ بە لە دەریای ڕەش وەکو خینکەندراوە فرەدراتەوێ و دوای کە لە بۆ ماوەیەک لە 1837 واتە لە بەهاری 1837 لە ئەماسیا دەمێنێتەوە واتە لەو کاتەوە چارەنووسی نادیارەبی هەتاوەکو بەڵگەنامەی عوسمانی کە دەرەچی کە دەڵێ لە 26/12/1838 ناوی بە کۆچکردو هاتووە واتەوە ئەگەرەیەکەوە ئەو دوو ئەگەرەیە کە باسم کرد ئەوە بڵێن چارەنووسی میرنشینی سۆران کۆتایی هات لەگەڵ ڕۆژنی میر محەممەد چونکە میرنشینەکە وەکو ئەوەی کە مایەوە بنەماڵەی بەتابەتی برایەکەی ڕەسوول پاشا وەکو جۆرێک لە مڕاعەتکردن هێشتیانەوە کە ئیدارەی ناوچەکەی خۆی بداتن بەڵام نەوەکو وەکو بەناوی میرنشینی سۆران وەکو دواتر کە کرایە قامی ڕەواندوز
ینی وەکو میری میرنشینی سۆران ڕەسوول پاشا دەست بەکار نەبوو چونکە لە هیچ لە بەڵگەنامە مێژوویەکان وە لەسەر چاوە چونکە لۆ ئەو کاتی دەوڵەتی عوسمانی هەر خۆی میرنشینانەی هەڵەوەشاندەوە ینی دەستی پێکرد بوو لە منتقەی بەڵقان پێشتر لە 1820 بەولاوە هەموو میرنشینەکانی پێچابەوە ینی میرنشینەکان نێژ بوو لە منتقەی بەڵخان کە سەر بەخۆی پێدا بوو هەروەها لە کوردستانیش دەستی پێکرد و ئەو چۆن جارێشتە شەرعیەتە داتەوە میرێکی دیکە برای میری میرنشینی سۆران کە ببیتەوە میری میرنشینی سۆران بەڵکو ئەو هەر خۆی دەوڵەتی عوسمانی بڕیاری دابوو کە ئەو میرنشینانە نەمینن بەڵکو سیفەتەکی ڕسمی دەوڵەتیان بە ڕەسوول پاشای برای میر محەممەد پاشادا کە بیکەن بە قایمقامی ڕەواندوز ئەوە دواتر ڕەسوول پاشا بە جۆرێک لە یاخیبوون لە دەوڵەتی عوسمانی دواتر ئەچێت لە بۆ ئێران دواتر ئەگەڕێتەوە و ئێستا کە سوکارەکەی لە شاری ئەنقەرانە لەوێ ئەژین ئەو ڕۆژ لە بۆ ناوچەکانی دیکە وەکو قایمقام دواتر وەکو یەکێک لە والیەکانی دەوڵەتی عوسمانی لە ویلایەتەکانی عوسمانی خزمەتی دەوڵەتی عوسمانی کرد کەواتە میرنشینی سۆران لەگەڵ ڕۆیشتنی میر محەممەد یاخود بابنە کۆتایی هاتنی ژیانەکەی لە ساڵی 1938 کۆتایی دێتن واتە ئەگەر بە کرداریش بە حقت باز بکەین لە ڕۆژی ڕۆیشتنی لە میرنشینی سۆران لە پاییزی 1936 میرنشینی سۆران بە فعلی کۆتایی هاتەبوو لەبەرچی لەبەرەوەی ئەو هێزان هەموو گەیشتبوونە ناو ڕەواندوز و نەک هێزێک سێ هێز گەیشتبوونە ڕەواندوز و ئەوە پەرێشانی چەو کاتی بەهۆی ئەو فراوانخوازانی میر محەممەد ڕوویدا کە کردیان ئەنجامیدا پەرێشانی و هەژاری و برسێتێکی زۆریش بڵاو بۆ لەو ناوچێ و چکە لەبەرەوەی میر محەممەد بە پێ ئەو بەڵگەنامانی بەریتانی باسەکرێ زۆربەی سەربازەکانی با بڵێن ماڵەکانی کە سوکاری ئەوانی بە بارمتە گرتە بوو و کردبوونی بە جۆرێک لەوەی کە سەربازەکان شەڕی بۆ بکەن ئەوەش ینی بە تایبەتی دوای ئەوەی کەوا نەیتوانی لە ڕووی ئەو فراوانخوازێنی کە بەردەوام پێبدەوە ئابوووریەکەی بە تایبەتی لایەنی دارایی بە تایبەتی لە پێدانی پارە یان با بڵێن موچە بە سەربازەکانی لە کورتینانێکی گەورەی داراییدا و نەیتوانی موچەیان پێبداتن بۆ وای کردکەوە ورەی سەربازەکانیش بە تایبەتی لە دو ئەو شکستانی کە خواردیان پشتێتەوە بگەڕێتەوە لە بۆ ناوچەی ڕەواندۆز ئەوانە هەمووی بەشێک بوون لە چارەنووسی ئەخبا بڵێن بە کورتی چارەنووسی میرنشینی سۆران لە ساڵانی 1936 تاوەکو ساڵی 1938 واتە ئەو دوو ساڵەش دوو ساڵی زۆر گرنگن لە تاوبوونی مێژووی میرنشینی سۆران و دواترەوە ناوچەیە دەکەوێتە ژێردەستی مرکزیەتی دەوڵەتی عوسمانی و دەبێتەوە بەشێک لە ئیدارەی دەوڵەتی عوسمانی و دواتر دەکرێتە قەزا دواتر دەبێتەوە سەنجەق وەکو پارێزگایەک هەتاکو ساڵی 1962 و دوای ئەوەش لە ساڵەمەکانی عوسمانی ئاماژە پێکاتن تاکو ساڵی 1972 وەکو ناوەندی پارێزگایەکی گەورە بووە لە ئایالەتی بەغدا و شارەزور ئەو کاتە کە هەبوو بەو ناوە ئایالەتی بەغدا و شارەزور بەڵام دوایەوە لە دروستکردنەوەی ویلایەتی مووسڵ لە ساڵی 1970 کرایە قەزا لە سەنجەقی شارەزور کە ناوەندەکەی شاری کەرکووک بوو لە ویلایەتی مووسڵدا ئەمە بە کورتی و بە پوختی بەشێک بوو لە مێژووی یان لە چارەنووسی میرنشینی سۆران و بە تایبەتیش چارەنووسی میر محەممەد پاشای ڕەواندوز هیوادارم سوودێکم گەیاندبێ و خوێندکاران و خولیایانی مێژوو و خوێنەرانی مێژوو سوودێکی زۆریان لەم بابەتە وەرگرتە بێتن و لە هەڵەیەکدا کە بەسەرمدا ڕۆیشتبی هیوادارم بۆم چاک بکەنەوە یاخود پێم بڵێن لە هەر بابەتێکدا
ئێمە کە باسی بکەین باڵپشتا بە سەرچاوەکان سەرچاو زانستیەکان و سەرچاو زانستی باوەڕ پێکراوەکان وەروەها بەڵگەنامەکان. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو.